بەخێر بێن بۆ بەرنامەی سەکۆی گەنجان ئێرە خەلیفانە من هی بە سەبری هاتوین ئەمڕۆ لەسەر پرسی ژینگە و ژینگە دۆستی قسە بکەین چۆن بتوانین ئەو پرسەیە بکەینە ڕوەکێک لە زەهنی هەموو تاکێکدا و منداڵەکانمانی لەسەر پەروەردە بکەین. ئێستا بڕۆین لەگەڵم هاوڕێیان بناسین بۆ ئەوەی دەست بکەین بە پرسەکەمان. سەلام باشن جەماعەت ئەحواڵتان مەمنون سپاس. زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لەگەڵتانم هیوادارم بتوانین شتێکی باش پێشکەش بکەین. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. ئێرە سروشە دڕفێن و دڵگیرەکەی خەلیفانە کۆبووینەوە بۆ قسەکردن لەسەر پرسێکی گرنگ ئەویش چۆن ژینگە پارێزی بکەین بە کولتور. من خەلیل فەیسەڵ مامۆستا لە قوتابخانەی دوانەوەندی سێناوی تێکەڵا. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. ئێرە شارۆچکەی خەلیفانە. من نیاسێنەوەی چاڵاکوان و قوتابی زانکۆی کۆلێژی زانستە ئەندازیارە کشتتوکاڵەکانی زانکۆی سەلاحەددینم. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. ئێرە ناو سروشتە جوانەکەی خەلیفانە. من کارزان شێخۆ بەرپرسی ڕێکخراوی وارلەقی خەلیفان بۆ پاراستنی ژینگە. ئێستاش باس لە پرسێکی هەنووکەی گرنگی ناو کۆمەلگا دەکەین ئەوش پرسی ژینگەیە. بەخێر بێن بۆ سەکۆی گەنجان. ئێرە شارۆچکەی خەلیفانە. من هێمن فەیسەڵ حەمەد مامۆستای زیندەوەرزانی. هەوڵە دەین ژینگە و زیندەوەرزانی تێکەڵکێشکەین و بابەتی زیندوو و نازیندوو لە ژینگە باس بکەین. بەخێر بێن جەماعەت زۆر خۆشحاڵم کە ئەوڕۆ لێرە لەگەڵ یەک کۆبووینەتەوە. ئێستا حەز دەکەم دەست بکەین بە بەرنامەکەمان سەکۆی گەنجان لەسەر باسی ژینگە. هەروەک خۆتان دەزانن ئەو بەرنامەیە یان پێشکەشکاری نییە بۆیە ئێستا بتوانین بە هاودەنگی یەکە هەڵبژێرن بۆ ئەوی بەرنامەکە بەڕێوە باتن. هەر کەسەوە ڕای خۆی دەربڕیتن تکایە. دەڕای خۆم مامۆستا خەلیل پێم باشە و پێمان باشە لەبەر ماندووبوونی مامۆستا خەلیل لەو بوویتە پێشکەشکار. ئەگەر کەسێک تر هەبێت بامان شێوە منیش مامۆستا خەلیل چووکەماندی بۆ پێمان باشە. منیش لاریم نییە لەوە. سپاس دەکەم مامۆستا هێبان. دووبارە بەخێر بێنەوە. خۆشحاڵین کە لەنێو سروشتە جوانە لە سەرتەوەرێکی گرنگ و ئەهمیەتی گرنگی هەیە کە لە نێو ئاستی نێودەوڵەتی قسەکەین. مامۆستا هێمن بە حکومەوەی جەنابتان پسپۆڕی بواری بایۆلۆژین. پێم خۆشە باسی ژینگە بکەی لە ڕوانکی زانستیەوە. ژینگە چی ئەگەینی؟ مامۆستا ئەگەر سەرەتا پێناسەکی ژینگە بکەین. ژینگە یان ئینڤایرۆمنت ناوەندێکی سروشتی هاوسەنگە کە لە ئەنجامی کارلێکردنی دوو پێکهێنەری سەرەکی پەیدا ئەبێ. ئەو دوو پێکهێنەر سەرەکیانەش بریتین لە زیندوو و نازیندوو. بەبوونی ئەو دوانە سیستەمێکی ژینگەیی دروست دەبێ. ئەو سیستەمە ژینگەیەش پێکەوە ئێمە لە سیستەمی لە بایۆلۆژیە بابەتێکمان هەیە پێگوترێ ئیکۆلۆجی. ئەو ئیکۆلۆژیا لێکۆڵینەوەی ئەکات لە کۆڵنەوە ئەکات لە چی لە پێکهێنەرەکانی ئەو ژینگەیە کە بریتین لە زیندوو و نازیندوو. ئێوە وەکو کۆمەڵناس چۆن وەسفی ژینگە ئەکەن یاخود ژینگە چەند گرنگی هەیە لە ڕوانگەی کۆمەڵناسەوە؟ ڕاستی کاتێک کە دەڵی ژینگەیانی شوێنی ژیان کە باسی ژیانی ژەکەی ئیتر هەر گیان لەوەرێک لە ڕووەکەوە مرۆڤە ئاژەڵە حیواناتە هەر یەک لەو سێ ینی بوونەوەرە تێیدا دەژێتن و ئێمە خۆمان لە چارچەوەی کۆمەڵناسی لە زانستی کۆمەڵناسیدا لقێکمان هەیە بە ناوی ینی کۆمەڵناسی ژینگەی لقێکە لە کۆمەڵناسی لە کۆمەڵناسی ژینگەیدا باس لە چی دەکاتن باس لە چوارچەوە یاخود بڵێم کۆمەلگەی مرۆیی دەکاتن و بەستنەوەی بە ژینگەی کە تێیدا دەژیتن. واتە چی واتە بەستنەوەی کۆمەلگا بەو ژینگەیە کە مرۆڤەکان تێیدا دەژین. اینجا کاریگەری دوولایەنش هەیە ینی هەم ژینگە کاریگەری لەسەر مرۆڤەکان هەیە هەمیش مرۆڤەکان کاریگەریان لەسەر کاک نیاز ماشەڵڵا جوانیش دەرکەوتی هەمووتان بەدڵنیایەوە. پرسیارەکەی ئێمە ئەوەیە جەنابتان بە خۆتان پسپۆڕی لە بواری ئەندازیاری زانستی کشت و کاڵن. ژینگە چ کاریگەریی لەسەر کشت و کاڵابی بە شێوەیەکی گشتی واتە دەخلودانات بە تایبەتەمە لە وەرزی پێم وایە ئەو کاتێک کە دەخلودان لە گەشەدایە
چ کاریگەری چێبی کاتێک کە ژینگە پیسەبی واتە پیسبوونی ژینگە چ لایەنێکی نەرینی لەسەر ڕاستەخۆی بواری دانەوێڵە و کشتتوکاڵ دەبێت ژینگە لەگەڵ کشتتوکاڵ دوو پێکبەستن کە پێکەوە بەستراون ینی بە شێوازێکی ڕاستەخۆ کاریگەریان لەسەر یەکتری دەبێت باس لە دانەوێڵە و دەخڵودان دەکەیت ئەوانە گرنگێکی زۆری هەیە ئەو ئافاتانەی کە لە نێو خاکدا هەن یاخود با بڵێن ئەو زیندەوەرانی زیندەوڕۆچکانی کە لە نێو خاکدا هەن یان ئەو ڕێژە بارانبارینەی کە با بڵێن چ باران بارینێکی ئاسایی بیان خۆ دەبێت بە ترشە باران یان هەر شتێکی تر کاریگەرێکی ڕاستە خۆ دروست دەکە یاخود ئەو پەینی کە ئێمە بەکاری دەهێنین لەسەر خاک یان ئەو مادە قڕکەرانی کە بۆ گیا و بۆ گەنم و دانەوێڵەکان بەکاری دەهێنین ئەوانە کاریگەری ڕاستەوخۆ دروست دەکەن لەسەر لایەنە باش و خراپەکانی ژینگە کە دواتر دەیخێنە ڕوو ئینشاءالله زیاتر تەفاصیل دێنێتە ناو مامۆستا کارزان بەخێر بێن دیارە جەنابتان کەسێکی چالاکە نەبواری ڕێکخراوە مەدەنیەکان لێرە دەستخۆشیەکەم نمونە زۆر بێ ئینشاءالله چالاکی باش کردیە سیمیناری زۆر کردیە لەسەر ئەم بابەتە و تەوەرە گرینگە کە ژینگە ئایا ڕنگدانەوە و کاردانەوەی خەڵک بەتایبەت ئەو توێژەی کە تۆ قسەت لۆ کردا ڕنگدانەوەی چۆن بوو بەسەر خەڵکەکە ئایا کاریگەری ئەرێنی هەبوو کاتێک ئەتەوێ هۆشیاریان بکەوە لەسەر تەوەرێکی گرنگ بەێ بە دنیایەوە هەموو شتێک کە لە دەستپێکەوە تەماشاکەی لەوانەیە گەر بەرچاوڕونیێکی تەماشا بکەی هۆکارە خراپەکان ئەگەر کاری لەسەر بکەی بە دنیایەوە هەموو شتێک ڕنگدانەوەیکی باشی لەسەر دروستەبی ئێمە وەکو چالاکوانێکی ژینگەی کەمە بەندەوەکو ڕێکخراوی وارسەرۆکی لەقی غەلیفان کە لە بواری ژینگە کارەکەین ئێمە کار لەسەر ئەوەیەکن کە یەکەم جارکاری مە لەسەر وشارکردنەوەی خەڵکەکانە لەبەر ئینسان کە سەرەتایش لەسەر ئەوەی بکە وشارکردنەوەی خەڵک چەندە گرنگە ئەگەر تو لە شوێنێک تەماشا بکە شوێنەکە دارستانێکی بەرفراوانیش بی ئەگەر خەڵکەکە وشار نەبی مامەلە لەگەر ئەو ژینگە جوانێنە کە لەوانەیە ئەو ژینگە جوانێ وەکو خۆی نامێنەوە بە تایبەتی ناوچەکەی ئێمە خوای گەورە کەوتەی جوگرافی ئەو شوێنەی وا دروست کردووە سروشتێکی زۆر زۆر جوانی هەیە بۆی پێویستە بارەکەی ئێمە قوڕسترە لە شوێنەکانتر پێویستە بە جدیات کاری لەسەر بکەین بە دڵنیاییەوەشەوە کە ڕێکخراوەکەمان کە کاری لە بواری ژینگە کارمان لەسەر کردووە ڕنگدانەوەی زۆر زۆر باشی بۆ بە تایبەتی لە ناوەندەکانی خوێندنەوە پندێکی کوردی هەیە ئەرێ ئەوەی گرتی بە شیری بەرنادە بە پیری بۆیە پێویستە هەر لە بناغێکی بنەڕەتیەوە منداڵەکانمان چاوگەشەکانمان ئەویان لە گوێچکە بپەسێت کە بزانین ژینگە چیە هەر وەکو ئەوە باسەکە زۆر کەسیارەتی بۆ بواری ژینگەت هەڵبژاردو لە پار ئیشی کارەکەی خۆ من ئەڵێم بواری ژینگە هەڵبژاردن کارێک نیە لە پاڵەوەی کە تۆ پەیوەستی بۆی بکەیت چۆن بواری ژینگەت هەڵبژاردو من ئێستا هەناسەیەک هەڵەمژم ئەو هەناسەی لە چی هەڵەمژم ئەو هەناسەی لە ژینگەیەکی پاک هەڵەمژم کەسێک ئەتوانی بێ ئەو هەناسەی لە جیاتیم هەڵبژێن نەخێر دەبێت خۆم هەڵی بمژم لەبەروی هەموو کەسێک پێویستی بەو هەناسە پاکێت لە ژینگەیەکی پاک هەڵی بمژێ بۆیە پێویستە هەموو کەسێک کار لەسەر ژینگە بکات و ژینگە بەگرنگ وەربگرین تاکو بتوانێت ئەو هەناسە وڵی خاڵکی جوان باس کرد ئەو پێم باشە بە دەرفەتی بزانم لە ئەو پرسیارە ڕاستی مامۆستاهیبی کۆنڤەری پسپۆر بواری کۆمەڵاسیە تا چەند گرینگە لە نێو نێوەندەکانی خوێندنش وەکو من هەست پێم هیچ پرۆگرامێک نییە تایبەت بی بە ژینگە پارێزی ئەگەر بە دەقیقی تا چەند گرینگە ئێمە لە ناوەندەکانی خوێندن پرۆگرامێکی تایبەت لە بواری ژینگە هەبێت لەوەی زیاتر تاکەکان هەر لە زووەوە هۆشیار بن و بەهمیەتەوە گرنگی و سەیری بکەن ئەم بابەتە حتمما گرنگێکی زۆر زۆری دەبیتن لە بەرەوەی کاتێک کە تۆ باسی ژینگە دەکەی کاتێک کە باسی بەیئە دەکەی یاخود ئینڤایرمنت بە ئینگلیزیەکەی چەمکە ئینگلیزیەکەی تۆ دەبی شێوازێک ینی ئەها پەروەردە بدەیە منداڵەکانت کە لە سەرەتای تەمەنیانەوە بە شێوازێک پەروەردە ببن کە هەرچی لە دەوروبەریاندا هەیە وەکو بە زیندوی بزانن تەنانەت سیرکە منداڵ بە شێوازێک پەروەردە دەکرێتن ینی کاتێک کە قاچی لە بەردەک دەداتن ئەزیەت دەخوا چ دەکاتن تۆ دووجار ینی بۆ نمونە شەپێک لەو بەردە دەدەیان شتێکی بەرامبەر دەکەی منداڵەکە بەڵێ منداڵەکە هەست بەچی دەکە هەست بەوە دەکا کە هەرچی شتی لە دەوروبەریدا زیندویە بۆیە پێویستە چیان بکە بیپارێزیتن ئەمەوێ هەر قوسێک ئەگەر ئەزیێت نەبی لە مەسلەی پیسکەرەکان ژینگە ئەمەوێ زیاتر ئەو پسەر ئاراستەی هێمن و کەنسوکە پسپۆرەکەی وایە یعنی ئێمە چۆن دەستنیشانی ئەو پیسکەرانەی بکەین کە ژینگە ئەبنەهۆی تێکدانی ژینگە چونکە وەک مامۆستان باسی کرد لە ڕوانگەی کۆمەڵاسی و زانستیشەوە ژینگە لەگەر مرۆڤ دوو بابەتی تاواکەرینە کەواتە ئێمە چۆن دەتوانین مامەڵی بکەین وە جۆرەکانی پیسکەری ژینگە مامۆستاخەلیل پرسیارەکە زۆر لە جێیان ئەمە توانین جۆرەکانی پیسکەری ژینگە بکەینە و هێلکاریشی بۆ بکەین بۆ دوو باش
پیسکەری دەستکردمان هێزایدن پیسکەری سروشتی پیسکەرە سروشتیەکان دیارن مامۆستایان بریتین لە گێژەڵەوەکە و زایدن لافا و زریان و ترشە باران و ئەو بابانە سروشتینە عادەتیان بەڵام لێرە مامۆستا دەستکردەکە گرنگە چونکە دەستکردەکە پایوەستە بە مرۆڤ بریتە لە مرۆڤ هۆکاری سەرەکیە بۆ پیسکردنی ژینگە ڕۆژانە بگرێت چرکە بە چرکەش واتە لێرەدا فاکتەری سەرەکی پیسکەرە دەستکردەکە بریتە لە مرۆڤ چونکە ژینگە بیئە لە بۆ مرۆڤ هاتۆتە بوون بە هەمان شێوەک مرۆڤ سەرپشکە لەوەی ئاخۆ ژینگە جوان بکە یاخود وێرانی بکە مامۆستا گیان ژینگەی ئێمە بە تایبەتی یاری کوردستان تووشی شێرپەنجە بووە لەوانەیە ئێستا مامۆستایان برن چۆن هەر بزە چۆن شێرپەنجەی ژینگە بریتە لە HIV ڤایرۆسەکان کە ناوقەوانەی بریتە لە مرۆڤەکان ئێمەی مرۆڤ هۆکارین لۆ توشکردنی شێرپەنجەی ژینگە هۆکاری سەرەکی مرۆڤە مامۆستا ئەگەر بێن زانیارێکی نوێژ زانی مرۆڤ توی شێرپەنجابی بەخۆی ژینگە لە ناوچوونی ژینگە شێرپەنجێ مامۆستا خاڵەکان ئەگەر پیسکەرەکان بخەینە ڕوو پیسکەری یەکەم پیسبوونی ئاو ئەوانەی سەرچین پیسبوونی ئاو ئاوەڕۆکان مامۆستایانی بەڵێز پیسبوونی ئاو ئاوەڕۆکان لۆ نمونە سامانی ماسیمان هەیە چەندەها زیندەوەر بەهۆی پیسبوونی ئاو ئێستا لە زۆر شوێنەکان ئێستا نمونە بە خەلیفانی وەربگرین سەرچاوی ئەو ئاو پیسە چیە مرۆڤەکان پیسیەکەن ئەگەر تەماشا بکەین سەرچاوی ئاوی خواردنەوەی زۆربەی ماڵەکان ئاوی ڕووباری خەلیفانە مرۆڤەکان ویان پیسکرد ئێستا لە جیهان زیاتر لە 700 میلیۆن کەس ئاوی پیس ئەخواتەوە ئەوە چیە مرۆڤەکان دەستیان هەبووە لە پیسبوونی ئەوەکە سازگارە ئاوەکەر خۆی لە خۆیدا سازگارە بەس مرۆڤەکان پیسی ئەەکەن یان ئێستا زۆربەی شوێنەکان سەرچاوی ئاوی خواردنویان ئەو ئاوێکە لەو ڕووباری ئەڕوات ئێستا خەڵکەکان کەسنە گەشتی ئەەکەن و ئازار ئەرێن چی بکەن با گەشتێک بکەن بۆ نزیک چی بۆ نزیک شوێنێک ئاوی لێبی ئەو پاشماوانە کە لەوێ ئەمینێنەوە چی لێکەن هەمووی دێخنە ناو ئەو ئاویان ینی مەترسیەکە هەم لەسەر وچێت و باست لەسەر ماسیەکانە لەسەر ئەو ئاوە ئەڕوات خۆ ئەوە کە لەوێ ئەڕوات یەکسەر نخۆی ژێرزەوی نابێت نخۆی سێر زەوی خاڵەکانی دیکە بخەمەوە پیسبوونی زبل و خاشاک مامۆستا خەڵێ زبل و خاشاک کە زۆرینەی مادە پلاستیکەکان و لایلۆنە کە سەرەکی ترین پیسکەری ژینگەیە زایدەن مامۆستا خاڵێکی تر لۆ نمونە ئەمە زۆربەی لە یوتیوب و سۆشیال میدیا و ئەو بابەتانە زۆر گەنجان و لە ناوەندەکانی خوێندن قوتابیەکانمان ئاگدارەکەینەوە کاکە خۆتان بەدوور بگرن لە جگەرە کێشان پێغمبەری خۆشە فەرمی لا ضرر ولا ضرار وانە نەزەرەر بە خۆتان بگەینن نە بە خەڵکی مامۆستا ئەگەر ئەوەی بکەم مەسەلەی جگەرش هەر پەیوەستە بە بێگومان ئێستا تەواوی یەکەم لا ضرر ولا ضرار کە پێغمبەری خوا فەرمی لا ضرر ولا ضرار نەزیان بە خۆت بگەینن بە خەڵکی لێرە حاڵەتێکی تریشمانەیە مامۆستایان حاڵەتی دووەم بریتە لە چ ژینگە چۆن فلتەری جگەرە ئێمە هەمانە فلتەری جگەرە ماوەی 1 ساڵی پێویستە هەتاوەکو لە ژینگە شی ببێتەوە بگرە زیاتری دەشوشەیەکان بە نمونە سەدان ساڵی بێگومان مامۆستا بێگومان فلتەری جگەرەکە ئەوەندەی پێویستە ڕۆژانە لەوانەیە کەسەوی زۆر بچێشیونە واتە پیسکەرێکی تری جیاوازە لە پیسکەرەکانی ئەمەستە کلێنکسێکی بە نمونە وەرگری لە 2 تا 4 هەفتە و کلێنکسە لەسەر ئەو زەوێمینتەوە کە لەوانێ زۆربەی زۆریمان کا و پێداویستەی بەکار دێن یەکسەر فڕێ بدەینە سەر زەوی خۆش مامۆستا کارزان بەڵام زۆربەی ڕوانگەی گەنجانەوە ئیشمان لەسەر دەکەین بریتە لە پاکردنەوەی پاشماوەکان ئایا پاراستنی ژینگە تەنیا بریتە لە چاندنی درەختێک یاخود کۆکردنەوەی پاشماوەی گەشتیاران و کەسە مرۆڤەکان ئەمە کافی لەوەی بتوانانی ژینگەشتی پاکمانە بێت نەخێر ئوستاز سەرەتا دەبی ئینسان لە عەقڵیەتەوە دەست پێ بکاتن چونکە کاتێک کە تۆ دەچیە لایەنی مرۆیی باز دەکەی یانی چی یانی خوددا عەقلی بە مرۆڤدایە ژیرە هۆشە زهنە باشە تۆ دەبێت سەرەتا پاک و خاوێنی لە زهنی خۆتدا بچێنی لە زهنی هەر کەسێکدا لە زهنی تاکەکاندا لە زەهنی هەموو تاکێکی کۆمەلگا دەبی ئەوە بچێنرێتن کە پاک و خاوێنی یاخود پاکڕاگررتنی ژینگە پێویستە چونکە 2000 پاراستنی ژینگە بریتە لەوەی کە ئاژەڵەکانیش مافیان هەبێت لە نێو ژینگە و بە شێوەیەکی تەبیعی و ئاسایی ژیان بکەن و هەتا دەنگە دەنگ و ژاوەژاش 2000 ئەمانە هەموو ڕۆڵ هەیە نمونەیەک هەیە زیندوو بێت بتوانین بیکەین بە سەرڕم و لە ڕێبازی خۆمان بکەن گەردە هەرێمی کوردستان نەک هەرێمی کوردستان هەر خۆر هەڵاتی ناوەڕاست بەگشتی نمونەیەکی زیندوی بەرچاوی بەردەوام وەربگرین کە بە چەک ینی بە زۆر ژینگەکە نەپارێزرابیت بەڵکو بە پەروەردە و بە کەلتور و بە دابوونەریتی مێژینە مابێتەوە نمونەی زیندومان دەڤەری بارزانە دەڤەری بارزان هەر لە پاراستنی ئاژەڵە کێویەکان
هەر لە پاراستنی با بڵین دارستانەکان هەتا گژوگیا بەهاریەکان هەتاوەکو هەموو لایەنەکان ئاوەڕۆکان هەتا ئەو شوێنە بۆتە شوێنێکی نیشتیمانی کە هەمومان بە سمبولی کی دەبینین بۆ پاراستنی ژینگە و نمونەی بۆ دەهێنینەوە ئەوەش لە ئەنجامی شتێکە ئەکرێکە بە نمونە چۆن بتوانین بۆ ماوەی سەدەیەک بۆ شێوازە کەلتورێکی ژینگە پارێزی ڕابگرین. ئێوە وەکو چاڵاشی وەکو ڕێکخراوی مەدەنی چەکێکتان هەیە بەردەوام لەگەیدا بەکاری بهێن لە ئەوی بتوان پارێزگاری لەو ژینگەی بکەن نمونەیەکێ لای جەنابتان؟ بەرێ من کاوەکو چالاکوانێکی ژینگە لە بواری ژینگە کارەکەم زۆر جارگە لەگەر برادران ئەچمە دەرێ ئەو ڕۆژە لەگەر برادێکی سەفەرێکی هەولێرمان کرد کە شتمان لە ناو سیارە خوارد جگەلەوەی کە فڕێ بدەین شتەکانمان خوارد و من وەکو چالاکوانێکی ژینگەی هەمیشە پێیتم یعنی لەوانێت ینی چەکی خۆت پێ هەمیشە پێیتم کە لە ناو سیارەکە هینامە دەرێ پێکەنی گوت ینی چۆنە تو ئەوەتە ناو جیرفانی گوت من بە معدەلی ئەومان لە ناو جیرفانی هەیە یعنی بە معدەلی ئەو برادرانی کە ئێستاش لاتە مامۆستا ئێستاش لە ناو جیرفانی بە معدەلی وەکو چالاکوانێکی ژینگەی زلفی ئەوەم هەر پێ بە معدەلی چۆن پارە لامگرینکە کە ئینسان ژیانی ڕۆژانەی خۆی پێ بکە ئەخر ئێستا نمونەگەت پاشماوەیەکی هەرگرولانی ئەو پاشماوەیە پێویستە لە شتێکی وا هەلی بگری بتوانێت بگەیت لە شوێنێکی جیاوازەوە ئەمە وەکو چالاکوانێکی ژینگەی ئەو زەرفە پێ ماشەڵە نمونێکی جوان ئەوم لای خۆ هەمیشە بە معدەلی ئەومان پێیتم لۆیە پێویستە جارەوە بە من ئەوەی گەشتێکمان کردێ لە ناوچێکی زۆر کەم کە دواتر هەوڵمدا بچم ئەوەی خاوێنکەمەوە یعنی مەسافەیەکی زۆر کەم بووە ئێستا ئەگەر بمێ دووسێ عایلە بچن ئەو شوێنانەی چونکە شوێنەکە گەشتیاریە لەوانەیە جێی سێ چار عایلە نەمیتەوە بڕوا بکەیت لە دوای ئەوەی کە چوینەوە زیاتر لە 6 زلفی گەورە زبل و خاشاک لەوێ کۆم کردیتەوە یعنی بەڕاستی کارەساتە ئەمە هەست بۆ بەرپرسیارەکەی ژینگەی کەواتە ئێستا لایمە ئەوە ڕوونە ئەوەش بریتێ لە چی ژینگە پارێزان هەردەک مامۆستا کارزان ئەم هەرۆکو لە سەرەتا باسم کرد یعنی ژینگە پارێزی ئیشی ئەوەی نەبرێت تەنانەت لە تەنها ژینگە پارێزێک دەبێت ئەو کارە بکە یان تەنها مامۆستایەکە ئەو کارە بکەیان قوتابیەکە ئەو کار هەروەکو باسم کرد چۆن هەناسە پێویستە لە ژینگەیەکی پاک پێویستە هەموو کەسێک بۆ هەناسەیەکی پاک پێویستە گرنگی بە ژینگەی مامۆستا کارزان ڕاستە وەکو لایەنی کاریگەریش مامۆستا ئیوان ئەوە لەوانێ مادەی نایلۆن بی نایلۆن لۆ مەسەلەی ژینگە و پاراستی ژینگە وێرانەیە بەڵام 2000 ئێمە چۆن بتوانین بەکاربێنی فقط لە پێناو کۆکردنەوەی پاشماوەی مرۆڤەکانە دوجار لە نێو زەرفەکە توانی لە شوێنەیەک بیسووتێنی بەخۆی ئێستا بخۆی لە زۆربەی وڵاتە پێشکەوتوەکان ئەویان کردووە چیان کرد لە هەموو شوێنێک دوو زەبالە هەیە زەبالێک هەیە کە پاشماوەکان بەکاردێنەوە زەبالەیەک شەیە کە پاشماوەکان بەکارنێت زۆر جار قوتابی هەبووە کە لە ناوەندەکانی خوێندن سمینارم کردی گوتی مامۆستا تو باسی ئەوەی ئەەکەی ئێستا کام ئەو پاشماوە ئەو زەبالەیە ئەەکەی خۆتوە چی شوێنێکی تر پێ پیسەکەی نا کاکە ڕێکەچاری چارەسەری گونجاو ریسایکڵینگ باشکردی جیاواز خرایتە بەر پاکاری پێویستە تەنها بەمنی ژینگە پارێز ناکرێت من جارۆ بە لە ڕێکخرای خۆم ڕۆژی 4 ساڵاچیم لەسەر ژینگەی کردێ من کە لە غەلیفان تەنها بە من چارەسەر ناکرێت پێویستە هەر هەمومان هەست بۆ بەرپرسیارەتی بکەیت تاکو بتوانین خاڵی جوانی باس کرد لەسەر ئەو ریسایکلین بەڵێ ینی ئیدیەمەک هەیە دەڵێ think globally act locally ینی تۆ بە شێوازێکی جیهانی بیر بکەوە بە شێوازێکی خۆماڵی مامەڵە بکە کار بکە باشە ینی ئەوە چ دەکاتن چت بۆ ڕوون دەکاتەوە ئەو بۆ ڕوون دەکاتەوە کاتێک کە تۆ ینی دەتەوێت شتێکی زۆر بەسیت بۆ نمونە کلێنسێک فرە دەدەیستە سەرزەوی دەبی بیر لەوە بکەیتەوە کە ئەو کلێنسەی کە فرە دەوتە سەرزەوی لە پاشتۆ زیان بە ڕەنگە دەکەسی دیکە بگەینی چۆن ئەو هەستە دروست بکەین مامۆستا ئەو هەستە دوجار تاکەشت کە کاریگەریەکی زۆری دەبیتن لەسەر هەموو تاکێک لە بڕۆی خوێندن یەکێکە لە ناو ینی یەکێکە لە سێکتەرەکان کە زۆر چ دەکاتن کاریگەری لەسەر ئینسان هەیە لە بواری هۆشیارکردنەوە یەکێک لە حتمان یەکێک لە وڵاتەکان کە توانیتی تەنها لە ڕێگەی پەروەردە و فێرکردنەوە ببتە ینی بچتە ڕیزی پاک و خاوێنترین و ناوازەترین وڵاتی سوید کەواتە لە هەرێمی کوردستان ئەمە پێویستمان بە سیستەمێکی پەروەردەیی جێگیر هەیە لە ناوەندەکانی خوێندن هەتا لە زانکۆکانیش ینی گرنگیەکی زۆر بدرێ بەمە کۆلێژێکی وەکو کۆلێژەکەی من کە زانستن دەزار کشتتوکاڵەکانی زانکۆی سەلاحەدینە پێویستە گرنگیەکی زۆر بەو ئەندازیارە کشتتوکاڵیانە بدا تاوەکو یاخود کۆلێژی زانست کە کار لەسەر بەشە ژینگەیەکانەکەن تاوەکو
بتوانین ئەندازیاری کشتتوکاڵی بەرهەم بهێنیت ژینگە پارێزێکی باشی خاڵی جوانمان باس کرد دەستان خۆشبێن وتان زۆر بێ تا سەر چیە لەوەی بتوان ژینگەیەکی تەندروستمانە بێ ئەمە تازە باسی پیسکەری هزبڵ و خاشاکمان کرد مامۆستا چارەسەر لێرە ئەوەیە کەمکردنەوەی مادە پلاستیکیەکان و لایلۆن بە کەمکردنەوەی ئەو دوو بابەتە بە تایبەتی دەبەی ئاو مامۆستاجان دەبەی پلاستیک پێویستە ئەو دەبێ کەم بکرێتەوە بە ڕێژێکی زۆر زایدەن لایلۆنەکان بکرێتە زلفی کارتۆن ئەو بابەتانە زۆر زۆر گرنگە بۆ ئەوەی ڕێژەی مادە پلاستیک لە ژینگەیە زۆر نەبێ مامۆستاخی پیسبوونی هەواشمان هەیە پیسبوونی هەوا بەهۆی زیادی ئەگزۆزی ئەسیارە و کارگەکان و ئەو بابەتانە ڕێژەی پیسبوونی ژینگە زیادەوێت بەڵام چارەسەر لێرە چیە کەمکردنەوەی سیارەیە چۆن سیارەکانمان کەمتر بەکاربێنین لە زیاتی ئەوە هەم وەرزشێکیش بکەین هەم بەکارهێنانی پایسکر و ئەو بابەتانە کارێکی گونجاو ڕوانگەی جەنابتان لەسەر چارەسەر چیە لە بواری ئەوەی کە من ینی زۆر جەختم لەسەر کردو دووبارەش دەکەمەوە لایەنی پەروەردەیە کاتێک کە تۆ لە ڕووی پەروەردەیەوە ینی پەروەردەیەکی تەندروستی منداڵەکە دەکەی لە سەرەتاوە فێری ئەوەی دەکەی کە پاراستنی ئاژەڵەکان داروبارەکان خودی ئەو مرۆڤانی کە لەگەڵیان ژیان دەکەی هەموو ینی کاریگەریی دەبیتن کاریگەری لەسەر ئەو دەبی کە ژینگەیەک یاخود کۆمەڵگەیەکی تەندروست دروست ببیتن ئەوەش هەمووی لە ڕێگەی چیەوە لە ڕێگەی پەروەردەوە وسازیانی خاڵەکە هەست دەکەم بێبەشمان کرد لەو باسی خۆمان پاراستنی ئاژەڵەکان سێکەیانی لە وڵاتانی دەرەوە سیر دەکەی بۆ ئاژەڵەکان شێڵتەر هەیە باشە ینی ئاژەڵی بەڵێ ئاژەڵی بێسەرپەرشت لەوێدا دەحەوێنرێنەوە یا خودت بەخێو دەکرێن لێرانەدا ئەوە نییە ئەو گرفتانەی کە لەو فترەیە بەڵێ ئەو گرفتانەی کە لەو ماوەیە ڕوویدا ئەو کارە ساتانەی کە ڕوویدا بۆ نمونە سەگە بەرەڵاکان بۆ ئەو شتانە بۆ چ ڕوودەداتن بۆ نمونە فێری ئەوە نەکرایە ینی منداڵێک پەروەردەی ئەوە نەکرایە کە کاتێک کە سەگێکی بێلانەی بینی ئەو خواردنەی ئەو پاشماوە خواردنەی کە لە ماڵەوە دەمینێتەوە لە جیاتی ئەوی فڕی دەنە ناو تەنەکەی خۆڵ بچی بیخاتە بەردەمی یەکێ لەو ئاژەڵانە باشە هۆکاری ئەو کارەساتە چ بوو برسیەتی ئەو ئاژەڵانەیە کاتێک کە تو پاشماوەی خواردنی خۆت پێشکەشیان دەکەی حتمما ئاستی برسێتیان ناگاتە ئەوەی کە تووشی کارەساتێکی ئاوابی بۆیە تۆ دەتوانێت لە ڕێگەی پەروەردەکردنەوە هەموو ئەو کێشانەی کە هەیە لە ڕووی ژینگەی و کۆمەڵگەیەوە چارەسەر بکرێت چارەسەریەکان لە ڕووی کشتتوکاڵیەوە کرد باسی بکەم دەتوانن سنووردار بکرێن بە شێوازێکی زۆر باش ئەوش لە ڕووی پەروەردەکردنی ئەندازیارە کشتتوکاڵیەکان پەروەردەکردنی تاکی ژینگە پارێز ژینگە دۆست دەمەوێت ئاماژە بە دۆزینەوەیەک یاخود با بڵێم یەک لە توێژینەوەکان بکەم کە لە زانکۆی سەلاحەدین کۆلێژ زانستان زەر کشتتوکاڵیەکان لە ژێر سەرپەرشتی دکتۆر کارزان و بە قوتابی دەرچوونی کاکوونەر کرا ئەویش یەکێک بوو لە مایکرۆۆرگانیزمەکان بە ناونیشانی ڕایزۆبیۆم لیگمینۆساریۆم ئەوە وا دەکاکەوە زەوی پاک بێتەوە لەو زانستێکە بایۆلۆژیەکەیەوە وا دەکات زەوی پاک بێتەوە لەو زیانانە و کارزان گەر لە ماوەی کەمە داوای لێ بنشەکە لەبەر ماوەی بەرنامەکەمان هەروەکو مامۆستا ئاماژەی پێکرد پێویستە ئێمە چی بکەین بۆ پاراستنیەوە چۆن لە بارزان لەو دەڤەرە ئەو کللتورە هەیە بە گشتی ئێستا لەوێ ئەوەی نێت پەنجە بخێست ئێستا لە ناوچەکانی مەلەوان تاک بتوانین دەستنیشان برێ ئەوە ژینگە دۆستە بەڵام لەوێ ناتوانانی تاک دەستنیشان کێ برێ ئەوە ژینگە دۆست نییە بمانێت ئەو فەرهەنگ و جوانی و کەلتوری بەگشتی بگوازینەوە ناوەندەی خۆمانیانی شوێنەکانی خۆمان هەموو تەنها من ناتوان لە ڕوانگەیەکەوە ئیش لەسەر شتێکی تەز بکەیت هەمەلایەن و پرۆسەکەش گەورە بکەین تا بتوانانی گشتگیر بن ئیشی لەسەر کرد مامۆستا باسی ئەوەی کردگوتی ئەو مادە پلاستیکیانە کەم بکەین و مادە پلاستیکیان لە ئێستا بەرکەوتێکی زۆرە و کاری ڕۆژانی خەڵکەکەی لەگەریە لەوانی ناتوانین کەمی بکەین بەڵام ئەتوانین چارەسەرێککە بدۆزینەوە ئەو ڕۆژە برادێک باسی کردگوتی لە توێژینەوەیکی لە کرایە لەسەری چی بکەین دبەیەکی ئاو چۆن بتوانین فرێنە دەرێتە سەر ژینگە دبەیەکی ئاو بە 250 ئەمە بیکەین بە 500 دینار بەڵام دوکاندارەکە بە 250 دینار وەری بگریتەوە بۆ حکوومەتیش کار ئاسانیکە بە جوانتریش نتوانانی بەکاری بێتەوە بۆ ساکلین بگەڕین و بە شێوازێکی جیاوازتر بۆ شێوازە کارزان سوپاس لەو ئامادەبوونتان ئومێدوارم گفتوگۆکەمان سوود بەخش بێ خۆشحاڵم کەەوە لەم بەرنامە ئێمەی کۆکردنیەوە لە سەکۆی گەنجان دیارە ماوەی بەرنامەکەی ئێمە کۆتایی هات سوپاس بۆ سەکۆی گەنجان کە بوو بە سەکۆیەک بۆ ئەوی پەیامەکانمان تێدا بگەینە پایان ئومێدەوارم ئێوەش وەکو توێژەکان بە تایبەت گەنجان چونکە گەنجینەن بۆ نیشتیمان و وڵاتمان لەم سەکۆیە بەشدار بکەن ئەگەر پرسو گرنگی بابەتێکی هەمەلایەن و گشتگیرتان هەیە وەک پرسی
ژینگە بۆ ئەوەی دڵنیاتانەکەمەوە چونکە لە سەکۆی گەنجان ئەم سەکۆی هەموو دەنگە بەرز و نزمەکانە و سەکۆی هەموو دەنگە ڕەنگە سپی و ڕەشەکانە ومێدەوارم توانی بێتمان سوودێک بێوەی بەڕێز بگەینین خدای گەورە یار و یاوەرتان بێ وەسلام عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه.